سوودەکانی سەڵاوات لێدان لەسەر پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بزانە. یەکەم، جێبەجێکردنی فەرمانی خودایە. دووەم، بەشداریکردنە لە سەڵاواتدان لەگەڵ فریشتەکاندا. سێیەم، دەستکەوتنی سەڵاوات لەلایەن خودای گەورە بۆ ئەو کەسەی یەکجار سەڵاوات لێدەدات. چوارەم، بەهۆی سەڵاواتەوە بەندە دەپ لە بەرز دەبێتەوە. پێنجەم، بەهۆی سەڵاواتەوە دەچاکەی بۆ دەنووسێت. شەشەم، سەڵاواتدان هۆکارێکە بۆ گیرابوونی دوعا. حەوتەم، هۆکارێکە بۆ بەرکەوتنی شەفاعەتی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم. هەشتەم، هۆکاری بەردەوامبوونی خۆشویستنی بەندەیە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. با هەمومان بەیەکەوە سەڵاواتێک لەسەر گیانی پاکی پێشەوە و ڕابەرمان محەممەد صلی الله عليه وسلم لێ بدەین. اللهم صل على محمد وعلى آل محمد.